لە زانکۆ یەکزێتر لە بەریتانیا سنتەرێکی پزیشکی تێدایە و لێکۆڵینەوەیەکی پزیشکی تێدا ئەنجام دەدرێت بە ناوی کەمکردنەوەی کاریگەری کۆڤید-19 لە ڕێگەی BCGەوە. هەمان تاقیکردنەوە لە ئوسترالیا، هۆڵەندا، ئیسپانیا و یۆنان، ئەڵمانیا، دانیمارک، ئەمریکا و بەرازیلیش بەڕێوە دەچێت. زیاتر لە 10,000 لە ستافی پزیشکی بەشداریان تێدا کردووە. ساڵانە لە هەموو جیهان ئەم پێکوتەیە دەدرێت بە زیاتر لە 130 ملیۆن منداڵ بۆ ڕێگریکردن لە نەخۆشی سیل. بەڵام بەهۆی کەمبوونەوەی ڕێژەی توشبوون بە سیل ساڵی 2005 ئەو پرۆگرامە لە بەریتانیا بە یەکجاری وەستێنرا. بۆ یەکەم جار BCG لە ساڵی 1970 لەلایەن پزیشکانی فەڕەنساوە دەستی پێکرا و دواتر لە ساڵی 1921 ئامادە بوو. BCG کورتکراوەی ناوی دوو زاناکەیە کە دەرمانەکەیان دۆزیوەتەوە. تیوبەرکیلۆسس یان ئەوەی پێی دەوترێت سیل بەهۆی بەکتریاوە مرۆڤ تووشی دەبێت. بەکتریاکە هێرش دەکاتە سەر سیەکان و سیستمی هەناسەدانی تێک دەتات. کۆکەیەکی وشک و توندیشی لەگەڵدایە. BCG خۆی هێرش ناکاتە سەر ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام سیستمی بەرگری لەش زۆر بەهێز دەکات. خاڵی سەرنجڕاکێش ئەوەیە کە ئێمە دڵنیاین کاریگەری و بەرگری هەیە لە بەرامبەر نەخۆشی سیل، کەواتە ڕوونام دەرمانە بەرگری لەش بەهێز دەکات لە بەرامبەر هەموو نەخۆشیەکان و لە ناویشیاندا ڤایرۆسەکان. لەگەڵ هەموو ئەمانەشدا ئێمە داوا لە هەموو لایەک دەکەین کە ئەم BCG لە دەرەوەی ڕێنمایی پزیشکی بەکارنێنن. ئەوانەشی کە پێشتر بەکاریان هێناوە دەتوانن جارێکی دیکە بەکاری بهێن و بەرگریان هێشتا بەهێزتر دەکات. لێکۆڵینەوەکە لە کاتێکدایە کە وڵاتان خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوەی شەپۆلی دووەمی کۆرۆنا ئامادە دەکەن. زیاتر لە 100 هەوڵ بۆ دۆزینەوەی ڤاکسین لە هەموو جیهان دەستیان پێکردووە. پێشبینی دەکرێت تا کۆتایی ئەم ساڵ ڤاکسینێک ئامادە بێت، بەڵام کێشەکە ئەوەیە ڤاکسینەکەش ئامادە بێت چەندین مانگی دەوێت تا دەگاتە هەموو خەڵکی. زۆر گرنگە تا ئەو کاتەی ڤاکسینێکی کاریگەرمان دژی کۆڤید-19 دەست دەکەوێت ئەم BCG بەکاربهێنرێت. ئەگەر ئەم هۆڵەشمان سەرکەوتوو بێت بۆ 2 تا 3 ساڵی دیکە تا ئەو کاتەی کە ڤاکسینەکە بە هەموو جیهاندا بڵاو دەبێتەوە. BCG نرخی هەرزانە و ئاسان دروست دەکرێت. ترسی ئەم پزیشکانە ئەوەیە لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم هەواڵە نرخەکەی زیاد بکات و چیتر وەک پێویست نەگاتە دەستی ئەو کەسانەی کە پێویستیانە. تا ئێستاش بە گوێرەی ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانان 10 ملیۆن کەس لە جیهان تووشی نەخۆشی سیل دەبن. لەو ژمارەیەش 1.5 ملیۆن بەهۆیەوە گیان لەدەست دەدەن. نەریمان هەورامی، کوردستان 24.